سڵاوتان لێبێت نەهرۆ جەرجی سم و ستاندەرنی وستان پێشکەش دەکەم دەستپێچیش ناو نیشانەکان. وردەکاری هەوڵە نوێیەکەی هادی عامڕی ئاشکرا دەبێت و دەیەوێت وەک هێڵی سێیەم خۆی دەربخات. دوای تەقەکردن لێی تا ئێستا لێپرسراوی ئیدارەی مەکتەبی سیاسی یەکێتی لە هەولێر ئامادە نەبووە بچێتە بەردەم لیژنەی لێکۆڵینەوە. بەڵگەنامەیەکی ئابڕووبەر دەیسەلمێنێت حکوومەتی هەرێم لە ڕێی پێدانی ملیۆنان دۆلار بە میدیا جیهانیەکان هەوڵی داوە ڕووی خۆی جوان بکات. هادی عامڕی سەرۆکی هاوپەیمانی فەتح دوای کۆبوونەوەی لەگەڵ سەرکردەکانی پێکهاتەی سوننا لە هەولێر و سلێمانیش لەگەڵ حەزبولایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. هادی عامڕی ئەگەرچی خۆی بە کەسێکی سەربازی ناسراوە بەڵام لەم هەوڵەی ئێستای دەیەوێت وەک کەسێکی مەدەنی لایەنە عێراقیە جیاجیاکان لە هەر سێ پێکهاتی بگەێنێتە یەک بۆ دەرباسکردنی عێراق لەو قەیرانەی تێی کەوتووە. هادی عامڕی ئەگەرچی خۆی لەسەر چوارچێوەی هەماهەنگی هەژمار دەکرێت بەڵام ئێستا لە هاوپەیمانیەتەکە دوورکەوتۆتەوە و بەشداری هیچ گردبوونەوەیەکی نەکردووە کە چوارچێوەی هەماهەنگی بانگەشەی بۆ کردووە لە 2 هەفتەی ڕابردوو. تا ئێستا ڕوون نییە دەتوانێت لایەنەکان بگەێنێتە ڕێککەوتن بەڵام بەهۆی ئەوەی سەدر گوێی بۆ دەگرێت ئەگەری ئەوە هەیە بتوانێت بۆ چوونە جیاجیاکان لەسەر ئەنجامدانەوەی هەڵبژاردن و پێکهێنانی حکوومەتێکی کاتی بۆ سەرپەرشتی هەڵبژاردن لە یەکتر نزیک بکاتەوە. دوای ئەوەی پێنجی ئەم مانگە لە ڕێگای گەڕانەوەی بۆ هەولێر بەختیار جەمیل کاوانی لێپرسراوی ئیدارەی مەکتەبی سیاسی یەکێتی ڕایگەیان تەقەی لێکراوە دەستگای ئاسایش لە سلێمانی لیژنەیەکی لێکۆڵینەوەی لەسەر ئەم پرسە دروست کردووە. بە گوێرەی زانیاری ستاندەر لیژنەکە تا ئێستا چەند جارێک داوای کردووە بەختیار کاوانی بۆ پێدانی ڕوونکردنەوە سەردانیان بکات بەڵام تا ئێستا ناوبراو ئامادە نییە بچێتە بەردەم لیژنەکە و وتەی خۆی پێشکەش بکات. ئەمەش گومانی ڕاستی ڕووداوەکەی لای یەکێتی زیاتر کردووە. جێی باسە دوێنێ ئەژی ئەمین سەرۆکی پێشووی ئاژانسی زانیاری لە هەولێر سەردانی بەختیار کاوانی کرد دەرکەوتنی ئەم دوانە بەیەکەوە لە ناوخۆی یەکێتی کاردانەوەی بەدوای خۆیدا هێناوە. بە گوێرەی بەڵگەنامەیەک کەواژووی ئاشتی هەورامی وەزیری پێشووی سامانە سروشتیەکانی لەسرە مێژوەکەی بۆ ساڵی 2011 دەگەڕێتەوە. حکوومەتی هەرێم گرێبەستێکی لەگەڵ کەناڵی ئەلعەرەبیە بە بڕی 3,600,000 دۆلار واژوو کردووە. مەبەستی گرێبەستەکەش ڕیکلامکردن بووە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. بە گوێرەی بەدواداچوونی ستاندەر ئەو گرێبەستەی حکوومەت لەگەڵ میدیا نێودەوڵەتیە عەرەبیەکان بەردەوامە و تاکە مەرجی دەسەڵاتی حکوومەتی هەرێمیش ئەوەیە ئەم کەناڵانە پابەندی لیستی ڕەشی ئەوان بن ڕێگان نەدەن کەسایەتی و ڕۆشنبیرانی ئۆپۆزیسیۆن لە کەناڵەکانیان دەرکەون و ڕەخنە لە دەسەڵاتی هەرێمی کوردستان بگرن. ستاندەر نیوزم پێشکەش کردن و کاتێکی خۆش.